لە دەوەریەکانمانە ڕازبوو بووین. ژمارەیەک لەو کەسانی کە بەهۆی لایەنگریان بۆ بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2009دا سزەی سیاسی دراون و موچەکانیان بڕدراوە تا ئێستاش لەو دۆخەدا ماونەتەوە. بە وتەی یەکێک لەو کەسانە لە سەردانێکیاندا بۆ لای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پێی ڕاگەاندون ئەگەر نەتوانن بیان گەڕێنەوە بۆ سەر کارەکانی پێشوویان ئەوە جانتاکانیان لە حکومەت دەپێچنەوە و دەبنەوە ئۆپۆزیسیۆن. کە چوونە لای کاگنوشوران جاری دووەم پێمان وتمان کاگنوشورانی دیمە هیچ چارەیەکمان نەماوە بۆیە بڕیاری ئەوەنداوە کەمان بگرین لە خواردنەوە هەتا ئەو ناوشمان دەگەڕێتەوە کوتی ئێمە جانتاکانمان سوکە و لە پشتی خۆمانی هەڵدەین و لە حکومەت دێنەوە دەرێژارێکی دیکە دەبینەوە بۆ ئۆپۆزیسیۆن. لە دوای جیابوونەوەی نەوشیروان مستەفا لە یەکێتی نیشتیمانی و پێکهێنانی بزوتنەوەی گۆڕان و بەشداریکردنی لە هەڵبژاردنەکانی 2009دا یەکێتی و پارتی کەوتنە بڕینی موچە و نزمکردنەوەی پلەی ژمارەیەک لەو فەرمانبەرە حکومیانەی کە لایەنگریان بۆ بزوتنەوەکە نیشاندا. باژێڕوانی گۆڕان لە سلێمانی ئاماژە بەوە دەکات لە 25 تەمووزی 2009 تا ئێساش سزادانی سیاسی بەردەوامە. لە ساڵی 2009 لە 25 حوتەوە دەست پێەکە ئەو ساڵە نزیکی 1600 کەس نامبراو کراوە، بەڵام ئامارە بە بەردەوامی گۆڕانکاری بەسەرهاتوە چونکە بە بەردەوامی لەگەڵ زەمەنە هەتا ئەم ساتەش مەسەلەی نامبڕین و سزای سیاسی بەردەوامی هەیە. تەنیا لە ساڵی 2009دا زیاتر لە 1600 هاوڵاتی بەهۆی لایەنگریان بۆ بزوتنەوەی گۆڕان موچەکانیان بڕدراوە و سزا دراون. لەو ژمارەیەش تا ئێستا تەنیا 482 کەسیان گەڕێندراونەتەوە شوێنەکانیان، ئەوانیش سەر بە وەزارەتی پێشمەرگە بوون. گۆڕان عەبدوڵڵا، NRT سلێمانی.